وڵا سەبارەت بە قازی بەسەرهاتێکی خۆشمە بیر هاتەوە کە باسەکە باسی قازی بوو با بەسەرهاتێکی بگەڕمەوە سوودی بێ بە هەموو لایەکی ئینشاءالله. مامۆستایەک دەگەڕێتەوە دەڵێ لە ساڵەکانی پێش 2000 و سەروبەری 2000 ئەوانە ئافرەتێک لە کەس نەزانیەوە هات بۆ هەولێرێ قازێکی پێ بوو بۆ ئەوەی کە بیفرۆشیت. وتی قازەکەی لە پێش خۆی دانابوو لە ڕافێکی سوار بوو چەند پیاوێکیش لە پێش ئافرەتەکەی لە کوشتنی پێش ئافرەتەکەی سوار بوون. یەکێک لەو پیاوانە ئافرەتەکە دەگەڕێتەوە دەڵێ زەمی ئیسلام و مسلمانانی کرد زۆر بە خراپی دابەزیە سەر ئیسلام و والحاصل قسەی زۆر خراپی کرد. ئەو ئافرەتەش دەڵێ بۆم نەگونجا کە ئافرەت بووم و ئەوانە وەڵامی بدەمەوە قسەی پێ بڵێم والحاصل وەڵامی بدەمەوە بۆیە بێدەنگ بووم بەڵام هەر ئەوەندە مزانی لە ناکاو ئەو قازێک کە پێم بوو قەپێکی لە گوێی ئەو پیاوەی گرت کە زەمی ئیسلام و مسلمانانی دەگرت پاروێکی لە گوێیدا گوێیەکەی گرت هەرچەندی ئەمن قازەکەم ڕادەکێشا بۆ ئەوەی کە لە گوێی ئەو پیاوەی بکەمەوە بەری نەدەدا. پیاوەکەش گوێی خۆی ڕادەکێشا بۆ ئەوەی کە قازەکەی لە کۆڵ بێتەوە کەسی لە کۆڵی نەدەبێتەوە. سبحان الله دەمی قازی مشاری یعنی دەبڕیت زۆر دەمی زۆر تێژە هەتا وەکو دەڵێ گوێی زۆر خراپ بە خوێن داهێنا. وەڵا دوایی دەڵێ کە گوێیەکەی بەردا پیاوەکە سەری شۆڕ کرد و لە سارەکەی دابەزی ڕەگ ڕۆیشت و یەکسەر دابەزی لە سارەکەی و ڕۆیشت و کۆتایی بە قسەکانی هێنا. جا سبحان الله ئەو بەسەرهاتێکی واقعیە لە شاری هەولێرێ ڕووی داوە بەسەرهاتێکە ئافرەتەکە بۆ خۆی دەگەڕێتەوە مامۆستایەک لە کتێبێکدا نووسویەتی کە بەسەرهاتێکی واقعیە چەند دەرس و پندێکی تێدایە بەڕاستی. هەر کەسێک زەمی ئیسلام کە خۆی پەروەردگار سەربازێکی خۆی بۆ دەنێرێت تەیڕەن ئەبابیلێک هەر دەبێت کە ئەوانەی کەویستیان ماڵی خۆی پەروەردگار بڕوخێنن خۆی گەورە تەیڕەن ئەبابیلی بۆ ناردن. ئەو کەسانەشی کە ئێستا زەمی ئیسلام دەکەن زەمی مسلمانان دەکەن زۆر بە خراپی باسی ئیسلام دەکەن و قسە بە ئیسلام دەڵێن با دڵنیا بن قازێک هەر دەبێ ڕۆژێک لە ڕۆژان گوێیان بگرێت تەیڕەن ئەبابیلێک هەر دەبێ ڕۆژێک لە ڕۆژان خۆی گەورە بۆیان بنێرێت کە سزایان بدا هەر لەسەر دنیا لە قیامەتیشدا سزای زیاتر و هەروەها سزای گەورەتر وەردەگرن. بۆیە بەڕاستی ئەوە پەیامێکە بۆ هەر کەسێک کە زەمی ئیسلام دەکات بە خراپ باسی ئیسلام دەکات با دڵنیا بێ خۆی گەورە هەر لەسەر دنیا ڕیسوای دەکات لە قیامەتیشدا سزای دەدات خۆی گەورە هەموو لایەکی پارێزراو کات. دەستان خۆش بێ.